بەو مەلایەنە ژەڵێم کە لە بەریتانیان و مزگەوت دروستەکەن و پارە لە خەڵک کۆکەنەوە و ئەڵێن ئێمە ئیسلامین و موسڵمانین. ئادی بزانم توانیتان ڕوبەڕووی ئەو کەسە ببنەوە تەنها بە وتەیەکتان، تەنها بە قسەیەکتان کە قورئانی پیرۆزی لەسەری سووتاندووە. بەڕێزان سڵاوتان لێبێ و هەردەم باش بن. من ئیهانەی سووتاندنی قورئانی پیرۆزەکەم هەموو ئەوانەی کە بە ناوی کافر و کە بە ناوی جەهالەتەوە دایانەوێ دژ بە دینی ئاینی پیرۆزی ئیسلام بن ئیهانەیەکەم. بەڕاستی ئێش گەیشتۆ بە دڵم، بەڕاستی ئێش گەیشتۆ بە دڵم. هاوڵاتیکی عێراقی بێ بێتە سوید جواب وەرگرێ و لەوێ بێ ئیهانەی ئاین کە خۆ ئەگەر من تا بەیانی قسە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام کەم و بێن پشگیری ئاینی پیرۆزی ئیسلام کەم، ئەمە دەلالەت نییە لەوەی کە ئەگەر من پشگیری نەکەم ئاینی پیرۆزی ئیسلام تەواو بێ. بە هەزارانی وەکو من، بە هەزارانی وەکو من پشگیری شەکات و ئاینی پیرۆزی ئیسلام هەر ئاینی پیرۆزی ئیسلامە. بە هەزاران و ملیۆنانی وەکو خەڵکی کە دژی ئاینی پیرۆزی ئیسلام و قورئانە سووتێنن بە پشگیری وڵاتی فاشیستی سوید کە نەئەبووە لە دووەلی ئەوروپایە بێ، کە نەئەبووە دووەلی ئەوروپا بهێڵێ سوید یەکێ بێ لە وڵاتانەی کە بێئەدەبی بکە بە ئاینی پیرۆزی ئیسلام. بۆیە لێرەوە من ئەڵێم نا بۆ ئەو حکومەی لە سویدایە و نا بۆ ئەوانەی کە حکومەتی سویدە بن بەڕێوە. نەئەبووە هاوکاری ئەو کەسە بکەن کە ئێوێت یاخود ویسوێتی یاخود قورئانی پیرۆزی سووتانوە. بۆیە من ئەوەتان پێ ڕاگەیەنم، ئێوە قبوڵەکەن تەنها ئاڵاکەتان، تەنها ئاڵای سوید لە ناو خاکی ئەوروپایە، لە ئەڵمانیا بێ، لە هەر خاکی کابێ لە خاکی خۆیان بسووتێندرێ. چۆنە هێڵن قورئانی پیرۆز بسووتێندرێ کە قورئانی پیرۆز وای لە کافرانیش کردووە لێکۆڵینەوە لەسەر گەردوون و هەموو دنیا و مرۆڤایەتیش بکەن. ئێوە چۆن ڕێبەوە ئەیەن؟ ڕێ چۆن بەوە ئەیەن کە ڕۆژە لە ڕۆژان قورئان بوو بە ڕێنیشاندەری ئێوە؟ حاکمێک چۆن ڕێ ئەیە بە گەنجێک بچێ لە بەردەم مزگەوتێکا قورئان بسووتێنێ؟ ئەمە مافی ئازادیە. نەبوونی ئەو ئازادیە زۆر باشترە لەبەر ئەوەی ڕێز لە دینەکان ناگرێت. ئادەی با یەکێک لەو خەڵکە بچێت سوکایەتی بە دینەکانی کە بکە، بزانین ڕێدەن. ئەگەر کەسێک بێدەسەڵات نەبێت نایە لەسەر دینی ئیسلام قسە بکە، نایە قسە بە دینی ئیسلام بڵێ قورئانی پیرۆز بڵێ. بۆیە ئێمە وەکو ئیسلام وەکو موسڵمان پیرۆزیمان قورئانە، ڕێ بە هیچ کەس ناین و چاوی ئەوەش دەرەکەین بێ لەسەر قورئان قسە بکە و قورئان بسووتێنێت. و ئەگەر من خۆم وەکو گۆڤە لەو کاتەیە لێوێ بوومایە خۆم دەستێکم دائەدا ئەو کەسە پێم ئەوت قورئانی پیرۆز چیتیایە و چیتیان نییە، پێم ئەوت کێ ئەم قورئانەی ناردووە و پێشم ئەوت تۆ کەیت. بۆیە ئیهانەی هەموو ئەو کەسانە ئەەکەم کە لە دەوروبەری ئەو کەسە بوون و قورئانەکە سووتێنراوە و پشگیری بوون. ئێوەش تاوانبارن، ئێوەش خائینن، ئێوەش خۆفرۆشن بە هەموو دەوڵەتی سویدیشەوە. نازانم ئەمانەی خۆمان تەنانەت بە کورد و بە عەرەبەکانیشەوە لەگەڵ ڕێزما بۆ هەنێکی کە ئەچێ بۆ سوید ئیتر خۆی ڕوودەکاتەوە و خۆی بەڕەڵاکە لەگەڵ ڕێزما. تو خۆ ئەمە سەقافەتە؟ ئەو بە سەقافەت دەزانی تۆ خۆ ڕوودکەیتەوە؟ ئەوە سەقافەتە تۆ بچی قورئان بسووتێنی تویتر کافر بی؟ چەندێکتان خۆتان بە گەی نووسیوە، چەندێکتان خۆتان سوک کردووە لە بەرەوەی جواب وەربگرن. ئەمە سوکایەتی نییە؟ سوکایەتی نییە بە ویژدانی خۆتان؟ سوکایەتی نییە بە مرۆڤبوونی خۆتان؟ ئێوە بیر لەوە ناکەنەوە کە خوای گەورە ئێوەی خوڵقاندووە؟ ئادی با بۆ یەک چرکە ئێوە خۆتان بێ هەناسەکەن، ئادی با بۆ چەند ساتێ خوای گەورە هەناسەتان لێ وەرگرێ. خۆتان بە چیە زانن؟ ئین الئینسانە عەجوولە، ئینسان زۆر عەجوولە، بەڵام ئینسانە بێ دان بە خۆیان بگرێ، ئینسانە بێ ئاگای لە خۆی بێ. بۆیە ئیهانەی هەموو ئەوانە کەم کە دژ بە ئاینی پیرۆزی ئیسلامن، من وەکو موسڵمانێک ڕێز لە هەموو دیانەتەکانەکرم. خوای گەورە بۆ خۆیە فەرموویە لەکوم دینوکم وەلیە دین، دینی خۆتان بۆ خۆتان، دینی خۆشمان بۆ خۆمان. لە ئاینی پیرۆزی ئیسلامان نەهاتووە من بێم جنێو بە دینەکەی تۆ بەم و تۆ نەتوانی جنێوم پێ بەی. من حەقی دینەکەی تۆم نییە و تۆش حەقی دینەکەی منن نەبێ. بۆیە بە وڵاتی سوی دەڵێم، بە حکومڕانانی سوی دەڵێم مردنتان لەو حاڵە باشترە. چۆن گەنجێکی عێراقی پەیوەندیەکا بە پۆلیسی سویدیەوە ئەڵێ منەمەوێ قورئان بسووتێنم،
بەڵام ئەوان ڕێی پێ نایەن هەر چەندێک پۆلیسیش ڕێی پێداوە چۆن دوای ئەوە پەیوەندیەکە بە حاکمەوە و شکال لە پۆلیسەکانەکە بە حساب نان هێشتە قورئانی پیرۆز بسووتێنێ حاکم بڕیارەدا بیسووتێنێ داوە شوێن باشترە ئێوە نە ئەوروپین ئێوە نە مافی مرۆڤ پێشکەشەکەن نە ڕێز لە مافی مرۆڤ ئەگرن ئێش گەشتووە بەدووەم بۆ ئەم قسانەکەم ئێوەش بە ویژدانەوە بڕوانن ئێمەی وەک موسڵمان قسە ناکەین قسە ناڵێن بە هیچ کەسێک ڕێز لە هەموو دین و ئایدیەکان ئەگرین من لە بەریتانیان بە هەزاران دین هەیە بە هەزاران کەس برادەرمان وەع دینی هەیە بوزیە موسڵمانە کافرە جوولەکەیە مەسیحیە کریسیانە هەر دینێکی کێ ڕێز لە خۆتان بگرن ڕێستان لێکن دەنا ئیسلام هەر حاکمە و هەر حاکمە بەو مەلایەنە ژەڵێم کە لە بەریتانیان و مزگەوت دروستەکەن و پارە لە خەڵک کۆکەنەوە و ئەڵێن ئێمە ئیسلامین و موسڵمانین ئادەی بزارم توانیتان ڕوبەڕووی ئەو کەسە ببنەوە تەنها بە وتەیەکتان تەنها بە قسەیەکتان کە قورئانی پیرۆزی لە سوید سووتاندووە خۆ ئەمە یەکەم جاری سوید نییە کە قورئانی هێشتێتی خەڵق قورئان سووتێنێ خۆ ئەمە یەکەم جاریان نییە بەڕاستی ئادەی مەلاکانی بەریتانیا هاتنە سەر شەقام ئادەی مەلاکانی بەریتانیا هاتن بڵێن نابۆ سووتاندنی قورئانی پیرۆز دەستان خۆش بێ هەر مزگەوت بکەنەوە و پارە کۆ بکەنەوە و ئەڵڵاه ئەعلەم هیچی کەتان پێ ناڵێم لای خەڵک ناوتان باش نەڕۆشتوو ئەگەر قەزێ شەهادە و شەهادەی عیلمی بێ شەهادەی مەلایەتی بێ بە چەند ڕۆژێکە توانم دەریکەم لێرە بەڵام ئەو شەهادەی مەلایەتی نییە ئەوە کەمێک شارەزابوونە لە دین کەمێک جاران تا مەلایەک پێ ئەگەی کابرا پیرە بوو سپیە بوون سەری سپیە بوو ئەنجەکان نابوو بە مەلا ئێستا فەقیهەتیش نابینێ یەکسەرێ بە مەلا ماوەسا فڵان کەس مەلا فڵان کەس بە قورئان تەریقە بمەوە لە دواشتانەوە نوێژ بکەم نازانم مەلایەتی ئەوە لەکوێ مامۆستایەتیتان لەکوێ بەخواتان ئەسپێرم ئەتان نەمە دەست ئەو خوایە هیچی کە ناڵێ املأ الأرض بتكبير يهز الغاصبين من لأن الثكالى